هەڵەی ئێمە نەبووە، خەتەی حکوومەتی هەرێم نەبووە کە ئەم دووفاقی دەسەڵاتدارانی هەرێم چیرۆکێکی ڕاستەقینە و دوایی نایەت. بەرپرسانی هەرێم گلەیی لە بەرپرسانی بەغدا دەکەن کە کار بە زۆرینە و کەمینە دەکەن و بنەمای تەوافقیان تێک داوە، کەچی هەر سەرۆکی ئەم حکومەتە پۆلیسیی هەرێم لە نێو پەرلەمان ڕوو بە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن شانازی بە زۆرینە تەزویرەکەیانەوە دەکرد. هەر پارتی دیموکرات بە زەبری زۆرینە لە پەرلەمانی کوردستان پارێزبەندی یاسایی لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی کۆمەڵ هەڵگرت. تەنانەت ئەوەندە بە زۆرینەبوونی خۆیان دەنازی حیسابیان بۆ سەرۆکی پەرلەمانیش نەکرد و بێ ئەو دانیشتەکەیان بەڕێوە برد. پارتی کە ئێستا بۆ حیساب نەکردنی زۆرینە و گەڕانەوە بۆ تەوافق لە بەغدا دەپاڕێتەوە، کەچی لە هەرێمی کوردستان ڕێک پێچەوانی وتارەکانی مامەڵە دەکات و بە دیکتاتۆری زۆرینە هاوڵاتیانی هەرێمی تووشی قەیرانێکی قوڵ کردووە. زۆرینە و کەمینەی پەرلەمانی لە پەرلەمانی کوردستان وای کردو زۆر جار هەندێک بڕیار دەربکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان دانیە و دوو حیزبی دەسەڵات بەهۆی ئەوەی کە زۆرینەی پەرلەمانیان بەدەستهێناوە زۆربەی یاسا و بڕیارەکان کە دەری دەکەن زیاتر لە بەرژەوەندی حیزبەکانیانە، کەچی ئێستا دەبینین سەرۆکی هەرێم دەڵێ زۆرینەی پەرلەمانی عێراق بەکارهێنرا بۆ ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بدرێ، بەداخەوە ئەو زۆرینەیە کەوان باسی دەکەن لە پەرلەمانی کوردستان خۆیان پەیڕەوی دەکەن کە لە دژی بەرژەوەندیەکانی هاوڵاتیان بەکاری دەهێنن و هەتا بگرە یاسا و بڕیارەکانیش لە بەرژەوەندی حیزبەکانی خۆیان زیاتر دەری دەکەن و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان پشتگوێ دەخەن. بۆیە ئێستا ناکرێ بانێک و دوو هەوا بێ بڵێن لە پەرلەمانی عێراق نابێ زۆرینە بەکار بهێندرێ لە دژی هاوڵاتیان بەرژەوەندی هاوڵاتیان، بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان بێن ئەو زۆرینەیە بەکار بهێنن کە زوڵم و ستەم بەو زۆرینەیە لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن. پەرلەمانتارانی دەرەوەی جووت حیزبی دەسەڵاتدار ڕەخنەی تون ئاراستەی بەرپرسانی هەرێم دەکەن کە لە بەغدا داوای تەوافق دەکەن و لە هەرێمیش هیچ حیسابێک بۆ تەوافق و ڕێکەوتن ناکەن. سەبارەت بە مەبدەئی تەوافق ناکرێ وەکو بانێک و دوو هەوا مامەڵی لەگەڵا بکرێ، ناکرێ هەرێمی کوردستان گلەیی لە بەغدا بکە بڵێ لە بەغدا بە زۆرینە مامەڵەمان لەگەڵاکەن و برارەکان تێ ئەپەڕێنن، بەڵام لە هەرێمی کوردستانە ئەو تەوافقە نەمابێ و مەبدەئی زۆرینە بەکاربهێنن، بە تایبەتی لە بڕیار و لە یاسا چارەنووس سازە گرنگەکانە کە ئەوە بەڕاستیبانێکە و دووهەوە و ئەوە دووفاقەیە لە مامەڵەکردن، ئەوەی کە لە بەغا پێت ناخۆشە بەرامبەرت بکرێت و خۆت لە هەرێمی کوردستانە پەیڕەوی بکەیت و جێبەجێ بکەیت و بێگومان زیانی بە یەکرەزی نیشتیمانی گەیاندووە، زیانی بە مەبدەئی تەوافق گەیاندووە کە لە هەرێمی کوردستانە پێویستە پەیڕەو بکرێت بۆ تێپەڕاندنی دۆخە چارەنووس سازەکان کە بێگومان کە ئەمە نەبووە هاوڵاتی بۆتە قوربانی و ئەوە تاموچی مۆچەخۆرانی هەرێمی کوردستان بۆتە قوربانی و دەرەنجام ئەو کارەساتەی لێ دروست بووە کە هەمومان ئاگامان لێتی و معاناتی خەڵک ڕۆژ بە دوای ڕۆژ زیابێ. پارتی کە ئێستا داوای کارنەکردن با سیستەمی زۆرینە و کەمینە لە پەرلەمانی عێراق دەکات تەنها لە خولی چوارەمی پەرلەمان زۆرینە نەبوو، دەرگای پەرلەمانی داخست و نەیهێشت سەرۆکەکەی بچێتە نێو شاری هەولێر، کەچی هەر ئەوەندەی لەم خولەی ئێستادا بە یارمەتی چەند پەرلەمانتارێکی پاشکۆ زۆرینەی دەست کەوتووە بە دڵی خۆی کارنامەی دانیشتن دادەنێت و هەر یاسایەک زیانی بۆ خۆی هەبێت نایەڵێت پەرلەمان و پەرلەمانتاران لی نزیک بکەونەوە. تەنانەت غروری زۆرینە بوون وای لە جێگری سەرۆکی پەرلەمان کرد بڕواتە ناو کۆنسڵخانەی فەڕەنسا و بڵێت ئێمە کە زۆرینەین پشتیوانی فەڕەنسا دەکەین. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. ئێمە دوێنێ لە دەستەی سەرۆکایەتی بڕیارماندا کە ئەمڕۆ بە ناوی پەرلەمانی کوردستانەوە سەردانی کۆنسڵخانەی فەڕەنسا بکەین و لەگەڵ ئەم فراکسیۆنە